لە شاری سلێمانی هاوڵاتیەک بە چەقۆ هێرشی کردە سەر ئەفسەرێکی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی و بە سەختی برینداری کرد. ئەو ڕووداوە دوایەوە دێت ئەو هاوڵاتیە لە تاقیکردنەوەی پراکتیکی فێربوونی شۆفێریدا دەرنەچوو. ئەویش لە کاردانەوەدا چەقۆیەک لە سکی ئەو ئەفسەرە دەدات کە تاقیکردنەوەکەی پێ ئەنجامداوە و پاشان ڕادەکات. لە ئەنجامیەوەی کە ئەیچێ لە ئەفسەرەکانمان لە بەشی مۆڵات تاقیکردنەوەی پراکتیکی بە فێرخوازێک کردووە لە ئەنجامیەوەی کە لە تاقیکردنەوەکە سەرکەوتوو نەبووە ئەو فێرخوازە چاوەڕێی کردو تاوەکو تاقیکردنەوەکە کۆتایی پێهاتووە و چەقۆیەکی کردو بەسکی ئەفسەرەکەی ئێمەیە و لە کاتی ئێستادا ئەفسەرەکە لە هۆڵی نەشتەرگەریە لە نەخۆشخانەی فریاکەوتی سلێمانی. بەپێی زانیاریەکانە و کەسەی کە ئەفسەری هاتوچۆکەی بریندار کردووە تەمەنی 19 ساڵە و ئەمە دووەمین جارێتی کە لە تاقیکردنەوەی پراکتیکیدا دەرناچێت. شاید حاڵەکیش کە لە شوێنی ڕووداوەکەدا بوون چۆنێتی ڕووداوەکە بۆ NRT باز دەکات. جۆم لەوە بوو ئەو فێرخوازەی کە ترایی دووەمی بوو کەوت جۆم لەوە وتی کەوتم ئەم پرسیاری لەگەڕی ژووتی بەڕۆیکی زۆر خۆشەوە وتی بەڵێ باوکە کەمەڕۆڵا کەوتی ئیشەڵا بۆ جارێکتر. جۆم لەوە بوو دوای ئەوە ئەو نەبزانیت چەقۆیە کەوتە خوارە و کاکچۆمان وتی ئای هاوارێکی کرد تومەزا کە گەیشتمە سەری یەکسەر چەقۆیەکی لە سکیا بوو چەقۆکەشی فڕیا بوو ڕای کرد بوو. وتەبێژی بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلێمانیش ئاماژەی بەوەدا پاش چەند کاتژمێرێک لە ڕووداوەکە لەلایەن پۆلیسی سلێمانیەوە تۆمەتبارەکە لە ماڵەکەی خۆیدا دەستگیر کراوە و لە ئێستادا دەست بەسەر کراوە. دوای ئەو کەسا و تۆمەتبارە لە تاقیکردنەوەی ترایە دەرنەچووە دیارە نەقیبشی هاتووی لەگەڵا بووە کە دابەزیوە نەقیبەکەم چەقۆیشی کردووە سکیا لە شوێن ڕووداوەکە شەڵاتوە دیارە پۆلیسی سەرش ناتوانیان لە ماڵەوە دەستگیری بکەن و موافقەتی دادوەریراوە بە دەستگیرکردنی ئێستا بەندە لە پۆلیسی سەرچنار بۆ لێخۆڵەوەکردن لەگەڵیا. بە پێ و زانیاریانەی لە نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانیەوە دەست NRT کەوتون نەشتەرگەری بۆ ئەفسەرەکان انجام دراوە و لە ئێستادا لەژێر چاودێری وردی پزیشکدایە. ژاردەباغی NRT سلێمانی.